بەڕێزان کاتژمێر دەیشەوە بە کاتی هەولێر لەگەڵتانین بۆ دیبەیتێکی تایبەت لەسەر یادی 30 ساڵەی بڕیاری ئەنجومەنی ئاسایشی 688 لە نەتەوە یەکگرتوەکان سەبارەت بە هەرێمی کوردستان. ئەم بڕیارە پێشینەیەک بوو بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کارە ساتانەی دژی ملەتی کوردە بۆ بەڵام بوو بە پێشینەیەک بۆ ڕێگەگرتن لە کارەساتی مرۆیی دیکە لە جێگاکانی دیکە لە وڵاتانی جیهاندا. ئەم بڕیارە دەرفەتێکی ناوازە بوو بۆ ئێمەی کورد بۆی قوارەیەک دروست ببێ لەو قوارەیەدا ڕۆژانە سەرباری تەنگ و چەڵەمەکان و کێشە ناوخۆی دەرەچەکانمان ڕێزگرتن لە مافی مرۆڤ، ئازادی، هەنگاو بەرەو سەربەخۆی بۆ دروستکردنی قوارەیەکی دەوڵەتی و هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ نەشونما دەکات. بۆ ئەم بابەتە لە دیبەیتەدا سێ میوانی خۆشەویستم لەگەڵن لە ستۆدیۆ بەڕێز کاک فەلاح مستەفا ڕاوێژکاری باڵای سەرۆکی هەرێمی کوردستان بۆ سیاسەتی دەرەوە و بەرپرسی پێشی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان، هەروەها لە پاریسەوە کاک دکتۆر عادل باخەوان کە سەرۆکی بەشی توێژینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئینستیتوتی فەڕەنسی ئێرەمە و لە لەندەنی پایتەختی بەریتانیەوە بەڕێز کاک کامران قەرەداخی نووسەر و ڕۆژنامە نووسمان لەگەڵا. سەرەتا بەوە دەست پێ دەکەم کاک فەلاح، ئەم بڕیارە سەرەتا کە بڕیارەکە دەرچوو بڕیارێک بوو بۆ ڕێگەگرتن بوو لە جێنۆساید، بۆ ئەوە بوو کە چۆن کارەساتێکی مرۆیی نەخڵقێ و ئەم بڕیارە هەشت خاڵی تێدا بوو. لە هەر هەشت خاڵەکەدا باس لەوە نەکراوە کە هیچ بەندێکی سیاسی تێدا نییە، بەڵام دواتر بینیمان چۆن ئەم بڕیارە گۆڕدرا لەسەر ئەرزی واقع بوو بە بڕیارێکی سیاسیکەوە هەرێمێک دروست بێ، قوارەیەک دروست بێتر. ئەو قوارێکی ئێستا دەیبینن من و تۆ بە ئازادی و بە زمانی شیرینی کوردی قسە دەکەین و باز لە مافەکانی خۆمان و گەلی کوردستان دەکەین، باز لەوە دەکەین کە دەبێ بەرەو سەر بەخۆی هەنگاو بنێن. هەموو ئەم شتانە چۆن زیاتسیارەکەی من لێرەدا ئەوەیە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێزت سەرەتا لەسەرەوە بۆ دەست پێ دەکەم چۆن ئەم بڕیارە لە بابەتێکی مرۆییەوە گۆڕدرا بۆ بابەتێکی سیاسی. زۆر سپاس، خۆشحاڵم لەو دەرفەتە لەگەڵ ئێوەی بەڕێز و هەردوو میوانە بەڕێزەکەش بەشدار دەبم. بێگومان پرسێکی وەک ئەم پرسە ئەوەندە دێنێ کە چەندین بەرنامی لەسەر بکرێ و لە هەرێمی کوردستانیش ئێمە بەرنمەیەکی باشمان لە بەردەست بوو، بەڵام بە ڕەچاوکردنی ڕێنمایەکانی تەندروستی بەهۆی پەتای کۆرۆنا ئەم بەرنمەیە دواخرا بۆ کاتێکی تر. بڕیارێکی مێژووی و گرنگ بە هۆکاری مرۆیی دەرچوو بۆ ڕێگەگرتن لە ڕوونەدانی کارەساتێکی مرۆیی، بەڵام لە دەواازەی مرۆییەوە چوونە نێو ئەنجومەنی ئاسایش بۆ یەکەم جار بە شێوەیەکی فەرمی لە بەڵگەنامەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی باز لە پاراستنی گەلی کورد، ڕێگەگرتن لە داپلۆسین وەروەها ڕێگەدان بە گەیشتنی هاوکاری مرۆیی. ئەوە لە کاتێکدا بوو چەمچی سەروەری ڕێگر بوو لەبەر دەم ئەوەی کەوا هیچ کەسێک بێ دەست بخاتە نێو کاروباری ناوخۆی وڵاتێک کە بە حیساب عێراق وڵاتێکی خاوەن سەروەری و حکوومەتێکی شەرعی لە بەغدا هەبوو، بۆیە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی ئاسان نەبوو بنەمای دەستپێوەردانی مرۆیی هیومانیتاریان ئینتەرڤێنشن کە ئەو بۆ ئەو دەواازەیە خاڵێکی گرنگ بوو، وەرچەرخانێک بوو بۆ ئێمە بۆ ئەوەی بتوانن لەلایەک ئەو کۆچرەوە ملیۆنیە ڕابگرن کە بەرەو سنوورەکانی ئێران و تورکیا دەڕۆشتن، ئەو خەڵکە بەرەو ئایندەیەکی نادیار و بەرەو هەڵگرتن بوو لە دروستبوونی کارەساتێکی ڕێگەگرتن لەوە، بەڵام قەناعەت پێهێنانیان کەوا بگەڕێنەوە شوێنی خۆیان. بۆیە بڕیارەکە چەندانە چێ بوو. یەک بڕیاری 688 ئەنجومەنی ئاسایش لە 5/4 کە دەرچوو، مەسوپاسگوزاری هەموو ئەو وڵاتانەی ئەوەی کەوا دەنجیان گەیان دە ئەنجومەنی ئاسایش بۆ ئەوەی ئەم دانیشتە تایبەتە بکرێ، ئەوانەی دەنجیان بە بەڵێدا بۆ پاراستنی گەلی کوردستان و ئەوانەی دواتریش لە ڕووی سەربازیەوە هێزی سەربازیان نرد بۆ ئەوەی لێرە بن تاوەکو بتوانن ئەو بڕیارە جێبەجێ بکەن لەسەر زەوی. بەڵام بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارش پێویست بۆ بوو یەک ناوچەیەکی دژەفرینی ئاسمانی دروست بکەن بۆ ئەوەی هێزەکانی ڕژێمی ئەوسای عێراق نەتوانێت هێرش بکاتە سەر ئەو ناوچانە، دواتریش پەناگەیەکی ئارام دروست بکرێت تاوەکو ئەو خەڵکە لە شاخەکان بێنە خوارەوە هەست بە دڵنیایی بکەن. بۆیە ڕاستە لە دەواازەی مرۆییەوە ئەم هەنگاوەندرا، بەڵام بوونی سەرباز و پاراستنی ئەو ناوچەیە بۆ ئەوەی کەوا یەک پەیوەندێکی مرۆیی و پەیوەندێکی
سەربازیش دروست بێ بۆ هەماهەنگی بەڵام لەژێر ئەو چەترە لەژێر ئەو پاراستنە هەرێمی کوردستانیش ئەو کاتە توانی بەبوونی تێڕوانینێکی ڕوون بۆ ئایندە کە ئەمە باشترین دەرفەتە هاتە پێشەوە لە خەباتی چەکداری لە شاخەوە بێتە ئەوەی کەوا بتانی سیستەمێکی حکومڕانی دابمەزرێنی ئەوەش بە هەنگاونان بەرەو سازدانی یەکەم هەڵبژاردننی سربەخۆ لە هەرێمی کوردستان ئەوە بڕیارێکی گرنگ بوو و ئەرکێکی قرس بوو بەڵام هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان شانی خۆیاندا بەر ئەو بەرپرسیارەتە تاوەکو ئەو هەنگاوە بنێن وایە لەم دانیشتنەدا تەبەن دانیشتنی 298 بوو لە ئەنجومەنی ئاسایش لە نەتەوە یەکگرتوەکان لە 5 چوار وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئەوەی لای خەڵک لەوانەیە شاراوە بێ ئێمە باس لە ڕۆڵی فەڕەنسا و لە بەریتانیا بەتایبەتی و دواتر ئەمریکا دەکەین بەڵام ئەوەی لە لای خەڵک لەوانەیە شاراوە بێ کە تەنانەت دانیشتنەکە کە ڕوویدا لەسەر داوای ئێران و لەسەر داوای تورکیا بوو کە ئەو وڵاتانەی داوا کرابوون وەکو کەنەدا وەکو هۆڵندا وەکو نەرویز وەکو سوید پورتوگال هەروەها کۆماری تورکیا کۆماری ئێران وەکو باسمان کرد و عێراق و لوکسمبۆرگ و پاکستان ئەمانە داواکردن کە ئەمانە نەدەبووە دەنگ بدەن بەڵام تەنها بۆ گفتوگۆکە بوو لە دوای گفتوگۆکە ئەو 15 وڵاتی کە پێویستە دەنگ بدە لە کۆی 15 دەنگ 10 وڵات دەنجی بەبەڵێدا ئەوانەی کە دەنجیان بە نەخێردا 3 وڵات بوون ئەوانی زیمبابۆی و کوبا و یەمەن بوون دوو وڵات کە زۆر گرنگە دەنجیان نەدا یەکەمیان هیندستان بەڵام ئەوەی لە هیندستان گرنگتر بوو چین بوو ئەگەر چین ڤیتۆی بەکارهێنا باشتەکە دروست نەدەبوو دەنجی نەدا ئەمە دەرفەتێکی زۆر باشی خۆڵقان جا پێم وایە دواتر باس لە ڕۆلی ئەو وڵاتانە دەکەین بەڵام کە لە دۆکمنتەکانە ناوی بە تایبەتی ئێران و تورکیادی ئەم ڕۆڵە گرنگیان هەبوو کە و دانیشتنە دروست بێت چۆن ئەم قەناعەتە لای ئەوان دروست بە ئایا هۆکارەکەیەوە بوو لەسەر سنوورەکانیان بە ملیۆنان ئاوارە هەبوو یاخود شتی دیکەی لە پشتەوە بوو گومان لەوەدانە کاتێک قەیرانێکی لەم شێوەیە دروست دەبێت کارەساتێکی مرۆیی کە بێت و بە لێشاو بە ملیۆن کۆچێک بکرێ بۆ هەر وڵاتێک شیرازەی ئەو وڵاتە و ڕەوشی ئەو وڵاتە دەشڵەژێ بۆیە گرنگ بوو ئەو کاتە ئەو دەنگە بگەین لە ئەنجومەنی ئاسایش تا ئەنجومەنی ئاسایش کۆبنەوەیەک بکاتاوەکو بڕیاردا چۆن مامەڵ لەگەڵ ئەو بارودۆخە بکەن بۆی ئەمە دەڵێن سوپاسگوزاری ئەوانین کە یەک ئەوان ڕێگەیاندا ئەو خەڵکە لە سنوور بپەڕێتەوە بەڵام هاوکات نیگەرانیەکە بگەین لە ئەنجومەنی ئاسایش بەڵام فەڕەنساش هاوشانی ئەوان نیگەرانەکەی گەیاند و ئەوانش سوور بوون لەسەرەوەی دانیشتنەکە بکرێ و دواترش بەریتانیاش کە بە پێشنیاری دامەزراندنی ناوچەی ئارام یا پەناگەی ئارام تاوەکو بتوان ئەو خەڵکە بپارێزێ بۆیە کۆمەڵێک وڵات ڕۆلیان هەبوو چی ئەوانەی دەنجیان بەبڵێدا چی ئەوانەی نیگەرانیەکان گەیانتی ئەوان هێزی سەربازیان نرد ئەوانەی هاوکاری و یارمەتی مرۆیان نرد یان ڕێکخراوە غیرە حکومیە نێودەوڵەتەکان کە هاوکاری مرۆیان هێنا ژەرمەجەر لە کتێبەکەیدا دەڵێ من ترسی ئەوم هەبوو سین یان رووسیا ڤیتۆ بەکاربێنن بەڵام رووسیا دەنجی بەبەڵێدا بۆ بڕیارەکە کە شتێکی زۆر گرنگ بوو وە چینیش هیچ ڕێگری نەکرد لە بەردەم ئەمە زۆر شتێکی لەوانەیە باسم لەوە کرد ینی ئەو کاتە و تا ئێستاشی لەگەڵدا بێت پرسی سەروەری پرسێکە کە زۆر باز دەکرێت ڕێزگرتن لە سەروەری وڵات پێویستە وڵاتان لەبەرەوەی ئەو پرۆتۆکۆلانەی کەوا هەندە بێ ڕێزی لێبژرێت ئەو پرسە بە پرسێکی ناوخۆی عێراق دەژمادرا بە دەبێ ئەوەشمان لەبیر بێت کە ئەو ڕەوشەی هاتە پێشەوە لە ئاکامی تەوابوونی جەنجی یەکەمی کەنداو بوو کە لە دوای تەوابوون و دەرکردنی هێزەکانی عێراق لەوێ و دوای ڕاپەڕین کە هێزەکانی ڕژێمی ئەوسا هێرشیان کردەوە ئەوە لە ئاکامی ئەو جەنگە ئەوە دروست بووبۆیە پابندبوونێک هەبوو لە کۆمەلگای نێودەوڵەتی کە بێنە پێشەوە کارێک بکەن بۆ ڕاگررتنی ئەو کارەساتە مرۆیە بەڵام لەبەرەوەی کامەرانشمان لەگەڵە ئەمە دەبێت ڕۆژی ڕۆلی ڕاگەیاندن ڕۆڵیگەیاندنەوەی گەیاندنی ئەوە دواتریش ڕایگشتی کە بوونە ئامرازێکی گرنگ تاوەکو ئەو ڕایە دروست بکەن هانی سیاست مەداران بدەن بۆ ئەوەی بڕیاری دروست وەربگرن بەڵێ کاک عادل جەناب لە پایتەختی فەرەنسای و یەکێکی لەو کوردانی کە شارەزایەکی زۆر لە سیاسەتی دەرەوەی وڵاتان بە تایبەتی فەڕەنسا هەیە و لەم یادەدا کە ئێمە یادی 30 ساڵی ئەم بڕیارە دەکەینەوە ناکرێت دەوری فەڕەنسا بە هەند هەر وەرنەگیرێت چونکە بەبێ فەڕەنسا و بەریتانیا بەبێ لیدەرشیپ کە ئەو کاتە جۆن مەیجەر و هەروەها میتران لە ژیاندا بوون لە خاوەنی دەسەڵات بوون بەبێ ئەمانە بڕیارەکە نەدەسەندرا بەڵام جگە لەوەش یەکەم دانیشتنەکان کە لە نێوان فەڕەنسا و بەریتانیا بوو بۆ ئەم دانیشتنە
وەزیری پێشووی ئەو وەختەی فەڕەنسا ڕۆڵان دۆماس بوو کە لەگەڵ جۆن مەیجەر دادەنیشت یەکەم نامەشکۆ بۆ ئەنجومەنی نوێنەران ناردرا بۆی دانیشتنێکی تایبەت لەسەر ئەم بابەتە دروست بکرێت پێش نامەکەی ئێران و تورکیا نامەکەی فەڕەنسا بوو ئەمە چ کاریگەریەکی هەبوو دواتر چۆن توانیان قەناعەت بە وڵاتێکی وەکو ئەمریکا بێن چکە لە سەرەتا ئەمریکا دژی ئەوە بوو کە دانیشتنێکی لەو جۆرە بکرێ و ئەمریکا بخزێندرێتە نێو ئەو هاوچێشە سیاسیە و بێجارێشتر لە عێراقدا ڕۆڵ ببینێ. سپاس جەنابی دکتۆر بۆ داوەتەکەت و بۆ ئەو بەرنامە گرنگە سپاس بۆ هەردوو میوانە بە ڕێزەکەت. ڕاستەکەی خۆی ڕاستە ئێران و تورکیا دەست پێشقەریان کرد و داوای ئەویان کرد کە ئەنجومەنی ئاسایش کۆ بێتەوە بەڵام دڵی بڕیارەکە و دینامیکی بڕیارەکە لە پاریسەوە و ئەسڵەن پێشەوەی ببێ بە بڕیار پاریس پرۆژەی ئامادە کرد بوو و ئەو پرۆژەی کە ئامادە کرد بوو لەگەڵ واشنگتۆنا قسەکرا لەگەڵ لەندەنا قسەکرا لەگەڵ پیکین و چەندین وڵاتی ترا قسەکرا بە یەکێتی سۆڤێتیشەوە واشنگتۆن هەر لە سەرەتاوە بەتوندی ڕەفزیە کرد جۆرج بۆش سەرۆک بۆش بە هیچ شێوەیەک نەیەویست ئیلتیزام بکە و بێتە پێشەوە لە پرۆژەکە لە پیکین ڕەفزەکرا یەکێتی سۆڤێت زۆر بە گومانەوە تەماشایە کرد هیند بە زۆر بە گومانەوە تەماشایە کرد چین هەموو وڵاتانەی تر بە تایبەتی وڵاتانی سێم بە تایبەتی وڵاتە لەرزۆکەکان کە لەوە ئاترسان ئەمە ببێ بە پێشینەیە کە ئیتر پرسی دەستێوەردان لە هەر چ کە ساتێکا شەرعیەت وەربگرێ و بۆ ڕۆژێنرێ لە دژی ئەوان بەڵام شانسی فەڕەنسا لەوە بوو کە بەریتانیا بە هەموو شێوەیەک پشتیوانی لێ کرد ئەوە خاڵیەکەم خاڵی دووهام ئەوەی کە زۆر گرنگ بوو تەواوی جەستەی دیپلۆماسێتی فەڕەنسا لە پشتی کەوالیسەکانەوە کەوتە کار بۆ ئەوەی ئەو وڵاتانەی لە ئەنجومەنی ئاسایش بوون بەردەوامەکان و نابەردەوامەکانیش قەنەعەت پێ بکات کە ئەمە حاڵەتێکی تایبەت و ئیستیسناییە و نابێ بە نۆرم واتە لەم حاڵەتە ئیستیسناییە ئێمە مامەڵە ئەەکەین لەگەڵ دۆخێکی ئیستیسناییە نەک بیکەین بە یاسا و ڕێسا و پێوەرێک بۆ هەموو وڵاتەکانی تر جگە لەوە من زانیارێکیش بە جەنابەت بدەم ئەوەیە کە فەڕەنسا چەندین لە پشتی کەوایسە وردە ئەرشیفەکان دەرەکەون دکتۆر نەهرۆ کە ئەرشیفەکان ئەخوێنیتەوە ئەزانی کە فەڕەنسا بۆ ئەوەی کە ئەم پرۆژەیە بگاتە دەرەنجام و کورد بپارێزرێ و لە قەیران و جینۆساید ڕزگار بکرێت فەڕەنسا چەند تەنازولی کردو بۆ سین چەند تەنازولی کردووە لەسەر دۆسەی تر لەسەر بابەتی تر بۆ یەکێتی سۆڤێت بۆ هیند چەندێک لە وڵاتانەی کە ڕابوون هاتە پێشەوە و تەماحی ئەخستنە بەر بۆ ئەوەی یا ڤیتۆ بەکارنێنن یا بە ڕەفز دەنگ نەدەن یا بەلای کەمەوە بێلایەن بن واتە هەموو جەستەی دیپلۆماسێتی فەڕەنسا کەوتە کار بۆ ئەو وڵاتانە قەنەعەت پێ بکە بە ئەمریکاشەوە خاڵی دووەم لەبیرمان نەچێ تەسریحێکی سەرۆک میتران هەیە کە بەشێک لە ئەندامانی سیستمی ئینتەرناسیۆنالی ترسان بەوەیە کە یا دێنە پێشەوە لە ئەنجومەنی ئاسایش و دەنگ ئەدەن لەسەر ئەم پرۆژەیە و ئەم پرۆژە بێ بە بڕیار یا ئەوەیە کە نایەن ئێمە وەکو فەڕەنسا بەهێزی سەربازی خۆمانەوە تەداخولەکەین بە شخصیان فەڕەنسا خۆی بەتەنها تەداخولەکە ینی فەڕەنسا لە هەردوو کاتە هەم بەتەما هەم بە هەڕەشە هاتە پێشەوە بۆ پارێزگاریکردن لە کوردەکان ئەو خاڵیەکە ئەو خاڵە زۆر گرنگە خاڵی دووەم ئەوەی لە بڕیارەکەش ئەگەر بڵێم گرنگتر بێ یاخود بە هەمان ئاستی پاراستنی کوردەکان و دروستکردنی ناوچەی ئارام و هێڵی 36 قەدەغەکردنی فڕینی فڕۆکەکانی باس بە هەمان ئەگەر لەمەش گرنگتر نەبێ ئەتوانم بڵێم بە هەمان لە هەمان ئاستا گرنگە ئەوەیە کە دکتۆر نەهرۆ لە بیرت نەشێ لە ساڵی لە دیسەمبەری 1925ەوە کە ویلایەتی مووسڵ ئەلکێنرێ بە بڕیاری عوسبەت الئومەم ئەلکێنرێ بە فەرمی بە عێراقەوە ئیتر ناوی کورد نامێنێ لە وەسیقە نێودەوڵەتەکان دۆکیومۆنتێکت نییە وشەی کورد و ناوی کورد وەکو دەستە جەمعی وەکو کۆلێکتیڤێک وەکو نەتەوەیەک وەکو گەلێکی بێدەوڵەت ناوی بهێنرێ لە 92 لە مانگی ئەپریلی 92 بۆ یەکەم جار لە ڕێگای ئەم پرۆژە و لە ڕێگای ئەم بڕیارەی ئەنجومەنی ئاسایشەوە دیسانەوە دوای هەت لە 1925 دیسەمبەری 25 تا 91 بۆ یەکەم جارە کە ناوی کورد وەکو گروپێکی دەستەجەم وەکو گروپێک وەکو کۆلێکتیڤیەک ئەڕاتە ناو دۆکیومۆنتەکانی ئەنجومەنی ئاسایشەوە تۆ تەماشا بکە دکتۆر نەهرۆ ئێمە لە کوێوە بۆ کۆ ڕۆشتین
یەک ساڵ پێشتر ئێمە لە بەردەمی تەرحیلی گەورا بووین، ئێمە لە بەردەم جینوسایدی گەورا بووین. ئەسڵەن پرسیار ئەوە ئەکرا ئایا لە عێراقا شتێک ئەمێنێ بە ناوی کورد؟ پرسیارەکە لەوە ئەکرا. ئەسڵەن وڵاتانی سیستمی ئینتەرناسیۆنال بەبێ ئیستیسنا لە پشتیوانیان لە سەدام حوسێن نەکرد، هیچ ئاسوەیەک نەبوو. تەنانەت ئەندام ئەوان سەرکردەکانی شۆڕشی کوردی لەو بەریتونێلەکەەوە مۆمێکیشان نەبینی. تۆ لەوێەوە لەو چرکە ساتا بوویت کە ئەنجومەنی ئاسایش کە لووتکەی دەسەڵاتی سیستمی ئینتەرناسیۆنالە دێت بڕیارێک لە بەرژەوەندی تۆ دەرەکات و ناوچەی ئارامت بۆ دەرەکە. لەبەرەوە ئەو خودی ئەو وەسیقەیە زۆر گرنگ بوو بۆ بەڵێ. دکتۆر کامران لە لەندەنەوە لەگەڵمانی ئێمە زۆر باس لە ڕۆڵی ئەم وڵاتانە دەکەین، بە تایبەتی فەرەنسا، بە تایبەتی بەریتانیا، باس لە لیدەرەکانی وەکو جۆن مەیجەر و میترانمان کرد و سەرۆک بۆش ئەو کاتە و ڕۆڵی وڵاتەکانی دیکە کە لە ئەنجومەنی ئاسایش دەنجیان بۆ بڕیارەکەداوە. بەڵام ئەومان بیر نەچێ هێزێکی گەورە کە توانی دەنجی کورد بە دنیا بناسێنێ ئەو پەناهندە و ئاوارە کوردانە بوون کە لە وڵاتەکانی دەرەوە بوون، بە تایبەتی لە پایتەختە گەورەکانی وەکو لەندەن و پاریس و شوێنەکانی دیکە لە ئەوروپا بوون. ڕۆلی سەرکردایەتی کوردمان بیر نەچێت کە لەو کاتە چۆن لە هەموو دەرگایەکیان دەدا بۆ ئەوەی ئەم کارەساتەی کە خەریک بوو دروست دەبوو کە کورد وەکو دکتۆر عادل دەڵێ خەریک بوو ئێمە لەسەر نەخشەی سیاسی جیهان و نەخشەی مرۆی جیهان ڕەش دەکراینەوە. بەڵام ئەو ڕۆڵە گەورەی کە خەڵکی کورد و هاوسۆزەکانی لەگەڵ خەڵکی کوردستان لەم پایتەختانە بینیان قەت لەبیر ناکرێت. ئەمە وای کرد بە تەوژمێکی زۆر گەورەوە هێزێک دروست ببێتن کە ئەم هێزە دەنجی بگاتە خاوەن بڕیارەکانی لەندەن و پاریس و شوێنەکانی دیکە بۆ بەدەمەوە هاتنی داخوازەکانی گەلی کوردستان کە تەنها ئەو کاتە داخوازی ئێمە پاراستن و ڕێگەگرتن بوو لە جێنۆساید. ئەوەمان بیر نەچێتن کە لە 400 کوردێک لەگەڵ چەند هاو سۆزێکی کورد لە گلاسگۆ گەورەترین شاری سکۆتلەند لە مانجی چوارەوە کاتە کۆبوونەوە بۆ یەکەم جار لە مێژووی بەریتانیادا لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا فیل ئۆبرایەن ئەو کاتە کە سەرۆکی ڕێکخراوی کورد و سکۆتلەندی بوو مەسجێکی خوێندەوە کە لە سەرۆک وەزیرانی بەریتانیاەوە بۆ ئەو خەڵکە هاتبوو کە لەسەر شەقامەکان ڕێپێوانیان دەکرد. دەڵێ سەرۆک وەزیرانی ئەو کاتێ بەریتانیا جۆن مەیجەر دەڵێ من هاوسۆزم لەگەڵتان بەداخەوە نەمتوانی بەهۆی چەند کارێکەوە بێمە گلاسگۆ لەگەڵتان ڕێپێوان بکەم، بەڵام بە دڵ و بە دەروون لەگەڵتان بۆ هەموو کارێک دەکەین بۆی ئەو کارە ساتە مرۆیە بوەستێنین. جا ڕۆلی جالیەی کورد خۆت ئەو کاتە لەوێ بووی ئاگادار بووی، پێمان بڵێ چۆن بوو لە چه ئاستێکدا بوو؟ ئێمە کە باسی دەکەین بە قسەکردن ئاسانە، بەڵام تۆ لەناو حەدەسەکان بووی، پێمان بڵێ چۆن بووم ئەو کاتە. بەڵێ کاکەوەڵا بەڕاستی من ینی خۆزگە یەکێک بەشداری بکردایە کە ئەو لەگەڵ جالیەی کوردی کە لێرە کە دەچوون بۆ لای مەسئولەت بەریتانیەکانیان ئەبینی بۆ ئەوەی کە باسی وەزعی کورد بکەن و داوا بکەن کە تەئیدی کورد بکەن. چونکە من ئەو فترەیە ڕۆژنامە نووس بووم، لە جەریدەی حیاتی لەندەنی ئیشمە کرد و دائیما لە سەفەرا بووم. ئەو کاتەی کە ئەو شتانە ڕوویەدا من حقیقەت زیاتر لە تورکیا بووم، چونکە هەر لەو ڕۆژەوە کە دەستی پێ کە شەڕی عێراق دەستی پێ کرد، جەریدەی حیات ڕۆژنامەی حیات منی نات بۆ تورکیا. من لەوێ لەسەر سنووری عێراق بووم، تقریبا مانگ و نیوێک لەوێ بووم و لەبەر ئەوە زۆر زیاتر ئاگام لەوە هەیە کە لەوێ لە تورکیا چی دەبوو، نەک لەوەی کە لێرە لەگەڵ جالیەی کوردی. بەڵام گومانی نییە جالیەی کوردی هەم لە بەریتانیا هەم لە ئەوروپا یعنی بەڕاستی ڕۆلێکی زۆر گرنگیان هەبوو بۆ ئەوەی بتوانن وڵاتە غەربیەکان دەعمی وڵاتە غەربیەکان بکەن بۆ قەزەی کورد. لێرە وەکو ئەوەی من ئاگام لێ بێ جالەی کوردی وەفدێکیان نرد لە پێشان وەفدێکیان نرد مارگریت تاچەریان بینی. مارگریت تاچەر ئەو وەختە دەرچوو بوو، سەرۆک وەزیران نەبوو،
بەڵام زۆر بە قووەت بەهێزەوە دامی کوردی کرد و مارگریت تاچەرش توانی تەسیر لە جۆن مێجەرش بکە بۆ ئەوەی جۆن مێجەر ئەوڕۆ لە گرنگەی بینی بۆ بریاری 6 و لە پاشان بۆ ئەوەی کوردەکان لە شاخەوە بێن نەخوارەوە بۆ ناو کوردستان. جا لەبەر ئەوە ئەگەر پێتان باش بێ باسی ئەو فترەیە کەم کە تورکیا من کوچکە لەوێ بووم کە تورکیا چۆن بە هاوپەیمانی لەگەڵ فەرەنسا دەورێکیان هەبوو بۆ دەورێکی مهمی هەبوو بۆ بریاری 6 سەفیری فەرەنسا ئەوسا لە ئەنقەرە ئەریک ڕولۆ بوو. من ئەریک ڕولۆ دەناسی و دائیما لە تورکیا دەمبینی. لە پاشان لەگەڵ ئەریک ڕولۆ زۆر بە درێژی دانیشتم باسی ئەوەی کرد کە چۆن ئەو ماوەیە فەرەنسا بەرنارد کۆشنێری نرد بۆ تورکیا و ئەریک ڕولۆ لەگەڵ بەرنارد کوشنێر چوون زیارەتی هەنێ لە لاجئە کوردەکانیان کرد لە هەنێ کەم کە تورکیا داینا. اینجا پاش ئەوە کۆشنێر و ئەریک ڕولۆ لەگەڵ مەسئولە تورکەکان و طبعا مەسئولە تورکەکانیش دائیما لەژێر يعني لەژێر استیشارەی سەرۆک ئۆزال بوون. ئەریک ڕولۆ ئەڵێ کۆشنەر خبرەیەکی باشی هەبوو توانی 2-3 شت ئیقناعی تورکەکان بکە. یەکەم تورکەکان طبعا سنووریان نەکردەوە بۆ کورد. ڕەخنە زۆر گیران لە تورکیا ڕۆژنامە نووس و ئیعلامی میدیای غەربی زۆر ڕەخنەی گرت لە تورکیا کە سنوور نەکاتەوە بەڵام ئۆزال ئیسراری کرد کە نەی سنوور نەکاتەوە و لەگەڵ کۆشنێر کە لەوێ بوو توانی تورکەکان یعنی قەناعەتیان پێ بکە کە یەکەم بۆ ئەوەی کە بتوانن چونکە نەتەوەیە گرتۆکان دائیما وەکو کاک فەلاحش باسی کرد یعنی نە دژی ئەوە بوون کە تەدەخولی مباشری بکەن لەبەر مەفهومی سیادەی عێراق و ئەو شتانە. بەڵام ئەوەی کە باس کرا ئەوەی کە فەرەنسا توانی با بڵێن بیفرۆشێ بە تورکەکان کە ئەو وەزعە ئەگەر بەردەوام بێ تقریبا 1 ملیۆن کەس لەسەر سنووری تورکیا و ئێرانن ئەوە ئەبێ بە سەبەبێک بۆ ئەوەی تەهدیدی ئاشتی جیهانی بکە. لەبەر ئەوە نەتەوەیە گرتۆکان ئەبێ دەورێکی هەبێ بۆ ئەوەی کە ئەو وەزعە دەمێنێ. ئەمە یەک. دووهەمیش بۆ هینش بۆ ئەوەی کە کوردەکان بگەڕێنەوە بۆ ئەو ناوچانەی کە دروستیان کرد لە ناو کوردستانی عێراق ئەویش تەسیریان هەبوو و توانیان ڕاستیەکەی توانی کۆشنێر بە قسەی ئەریک ڕولۆ منمانە قسە هەموو قسەی ئەریک ڕولۆیە توانی تورکەکان ئیقناعیان بکە کە باشتر ئەوەیە ئەوانە کوردەکان بگەڕێنەوە ئەگینا ئەگەر نەگەڕێنەوە بۆ ناو کوردستان زەختێکی بە قووەت ئەخەنە سەر سنووری تورکیا و تورکیا مەجبور ئەبێ بیر سنوور بکاتەوە ئیتر ئەوانە بە هەزاران بەنابەر دێنە ناو تورکیا و هەر لەوێ دەمێننەوە. ئەوەش دەورێکی زۆر باشی هەبوو. طبعا جگەلەوە دەوری میدیای جیهانی دەورێکی زۆر بە قووەتی هەبوو بۆ ئەوەی کە چونکە خۆت ئەزانی کە ئەو ماوەیە ئیتر تقریبا هەموو نوێنەری زۆر لە میدیای جیهانی لەوێ لەسەر شاخ بوون باسی ئەوانە کرد کە ئەو کارە ساتەی کە کورد تووشی بووە ئەوانە هەمووی بوو بە سەبەبێک بۆ ئەوەی بڕیاری 688 لە ئەنجومەنی ئاسایش سەر بگرێت. دیمەنێکە بوو لە ئەو کاتە لە تەلەڤیزیۆنەکانی بەریتانیا بەردەوام لێدرایەوە کاتێک کە
پۆل هاوڵ ئەندامی پەرلەمانی پارێزگارەکانی ئەو کات لە بەریتانیا سەردانی ئاوارەکانی کرد کە تۆش ئەو کاتە لەسەر سنوور بووی لە تورکیاوە هات بۆی سەردانی ئاوارەکان کە کاتێک قسەی دەکرد لە قسەکانیدا دەیگوت ئەوەی ئێمە دەیبینین خاکەکە نابین تەنها دەم و چاوی ئەم خەڵکە بێتاوانە ئەبینین لەگەڵ ئەم قسانەی ئافرەتێکی کورد دەردەکەوێت دەڵێ ئێمەش وەکو ئێوە مرۆڤین بۆ نامان پارێزین ئیتر ئەم دیمەنەوە بوو لە تەلەڤیزیۆنەکانی بەریتانیا ڕۆژانە لێ ئەدرایە و نازانم ئەو کاتە بیرتیان نا بەڵام ئەمە وای کرد ئیتر چی دروست بێ ئەم لێشاوە گەورەی تەنانەت خزمەتگوزاری و یارمەتی بۆ کورد دروست ببێت لەوانە سیف د چڵدرن 207 تۆن خۆراک و دا و دەرمانی بۆ کورد نردووە هەروەها ئۆکسفام 143 تۆن یارمەتی نردەوە بۆ ئەم خەڵکە ئاوارەیە خاچی سوور 470 ببورە بریتش ئەی 478 تۆن دا و دەرمان و یارمەتی نردووە خاچی سوور 290 تۆن یارمەتی نردووە هەر ئەوەش بوو ئەم لایف کۆنسەرتانەیە کە دروست بوون و کۆمەکیان کۆ دەکردەوە بۆ خەڵکی کوردستان ئەمانە وای کرد ئیتر ڕۆژگارێک دروست بوو لە دوای ئەم بڕیارە مرۆیە کاک فەلاح چیمان بینی دوو هێڵ لە کوردستان دروست بوون کە هێڵی دژەفرینیان پێدەگوتن سەرەتا ئەمریکا نەیدەویست بێتە ناو معادلەکەەوە چکە پێی وابوو دەستکاریکردنی سیادەی عراقا و نەشی دەویست جارێشتر لە دوای شەڕێکەکەندا بگەڕێتەوە عراق بەڵام کە ئەم بڕیارە دروست بوو اینجا ئەمریکا پێداگری لەسەر ئەوە دەکرد دەبێ شوێنێک هەبێ ناوچەیەک هەبێ زۆنێک هەبێ کە عراق نەتوانی فڕۆکەکانی تێدا بفرێ ئەوە بوو هێڵی 36 وەکو لەم نەخشەیەش دەردەچێ هێڵی 36 و هێڵی 32 لە باشووری عراق دروست بوو ئەوەی گرنگە کە لەم هێڵەدا دوو خاڵێکیان ئەوەیە لەم هێڵی 36دا هەموو ناوچەیەکی کوردستانی لەگەڵ نیە بۆ نمونە سلێمانی لەگەڵ نیە بەڵام سلێمان لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێم بووە هەروەها لە هێڵی 32 حکوومەت هیچ حکوومەتی و ڕژێمی ئەو کاتێ سەدام لەم شوێنانە هەرمایەوە بەڵام لە هەرێمی کوردستان لە ئەو کاتێک کە خۆی پێدەگوت باکووری عراق هێزەکانی کێشایەوە ئەمە بۆ ڕوویدا بۆ عراق ئەو کاتە خۆتوانەیە هەبوو لەم شوێنانە بمێنێتەوە بۆ نەمایەوە من دەمێ ئاماژە بۆەوە بکەم نەتەوە یەکگرتوەکان یا کۆمەلگانی و دەوڵەتی چەندین جار لە چەندین شوێن چوونە کار بکەن یا پرۆسی لەم شێوەیە هەبووە بەڵام بڕیاری 688 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی پرۆسەی دابینکردنی ئارامی چیرۆکی سەرکەوتنە دەبینین ئەمڕۆ فەرەنسا بەریتانیا ئەمریکا وڵاتانی تریش شانازیان بە سیەمین ساڵی یادی ئەم پرۆسەیە دەکردەوە چکە هەمووان بەشدار بوون لە دانانی بەردی بناغی ئەم قەوارەی کە ئەمڕۆ ئێمە پێ دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان کەواتە چیرۆکی سەرکەوتن کارکردنی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمەلگانی دەوڵەتی ئەو بەرهەمەی لێ هاتە پێشەوە ئەوەی کە هەبوو ئەو کاتە لە هەرێمی کوردستان بەرەی کوردستانی وەکو ڕێکخراوێک هەبوو کە سەرکردایەتی ئەم پرۆسەیە دەکرد دۆزێکی ڕەوای گەلێک هەبوو خاکە بوو هێزی سەربازی هەبوو پابندبوون هەبوو بۆ بەرنمەیە و بەرنامە و سیاسەتێکی ئاشکرا هەبوو کاتە بەرچاوڕوونیەکی باش هەبوو لەلایەن سەرکردایەتی سیاسی ئەو کاتەی هەرێمی کوردستان بۆ سوودوەرگرتن لەم دەرفەتە بۆ ئەوەی بسەلمێنن بۆ کۆمەلگای نێودەوڵەتی ئێمەش وەکو هەموو گەلێکی ئازادی خواز ئەگەر دەرفەتمان پێ بدرێ دەتوانین خۆمان بەڕێوە ببین دەتوانین ئەزمونێکی سەرکەوت و لەو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بکەین پابند بین بە دیموکراسی و بە مافی مرۆڤ و بە پاراستنی پێکاتەکان و لەسەر بنەمایەکی دروست ئێمە بتوانین ئەو بکەین ئەوە لەلایەکی تریش عێراق دوای ئەوەی کەوا بەسەری هات لە جەنجی کەنداوی یەکەم و دوای دەرکردنی هێزەکانی عێراق ڕژێمی عێراقی ئەو کاتە لە کوێت لە حاڵەتێکی وان نەبوو کە هێرش بە هەرچەندە عێراق بۆ ئێمە هەموو کاتێک بەهێز بووە بەڵام دامەزراندنی ناوچەی دژەفرینی ئاسمانی و بوونی هێزی سەربازی ئەو وڵاتانە و بوونی نەتەوە یەکگرتوەکان بوونەتە ڕێگر لە بەردەم ئەوەی کە کارەساتێکی مرۆی بێنی و پەیامێکی ئاشکرا بوو نابێ عێراق ڕێگر بێت لە گەیشتنی یارمەتی مرۆیی بەو خەڵکانێک کە دووچاری ئەو مینەتە بوونەوە بە ڕاکێشانی هێزەکانی ڕژێمی باس لە حکوومەتی عراق لە هەرێمی کوردستان پێیوانە بوو لەگەڵەوەی دام و دەستگاکان سەحب دەکات لەوانەیە ئەگەر کورد بە تەمای قەوارەیەک بە یەکسەر فەشەل دێنە چکە توانیان نییە خۆیان ئیدارەی خۆیان بکەن خۆ ئەو کات لە تۆمارەکاندا هەیە سەرکردەکانی ئەو کاتی ڕژێمی پێشوو دەیانگوت کورد خۆیان دێنەوە دەستی ئێمە ماز دەکەن بۆ ئەوەی بگەڕێنەوە حکمی ئەو ناوچانیان بۆ بکەن ئەوانە خەڵکانێکن
ناتوان ئیدارەی خۆیان بکەن. بۆیە بە پێچەوانەی ئەو خواستەی ئەوان هەرێمی کوردستان توانی ئەزمونێکی سەرکەوتوو دابمەزرێنی ئەوەش بەوەی بە یەکەم هەنگاو بەرەو هەڵبژاردن بڕوات هەڵبژاردنێکی ئازادانە لەو هەرێمێک کە لە ژێر دەسەڵاتی بەرەی کوردستانی بوو و لە ئاکامدا پەرلەمانی کوردستانی لێ هەڵبژێردرا و حکوومەتی هەرێمی کوردستانی لێ پێکێنرا. بۆیە ئەوە هەنگاوێکی گرنگ بوو. یەک بوونی متمانەیەکی بەهێز بە توانای خۆمان، دوو ڕوبەڕووبوونەوەیکی زۆر جدی بوو کە عێراق ئەو کاتە زۆر نزیک بوو لە هەولێر و سلێمانی و دهۆک. بەڵام ئێمە سەلماندمان کە بەرامبەر ئەم هێزانە دەوەستین دەرفەتێکە و هاتۆتە پێش ئێمە دەبێت ئەزمونێکی سەرکەوتو لەو ناوچەیە دابمەزرین. ئەوە بوو کە سوودمان لەو دەرفەتە وەرگرت بتوانین ئەو ئەزمونە دابمەزرێنی. ڕۆژگاری تاڵیشمان چەشت لەگەڵ ئەمە زمونە بەڵامی تروا لێهات کە ئێمە ببین بە نمونەیەکی زۆر باش لە ناوچەکە و نەکرد بۆ عێراق بەڵام بۆ تەواوی ناوچەکە لە قسەکانی خۆیدا لە کتێبەکەی جۆن مەیجەر باس لەوە دەکات دەڵێ کاتێک بەرەو بڕیارەکە ڕۆیشتن من ترسی ئەوم هەبوو فەشەل بێنین بەردەوام قەلەقی ئەوم هەبوو کە فەشەل بێنین چونکە دەبوو بە ئابروچوونێک بۆ ئێمە بە تایبەتی بۆ فەڕەنسا و بۆ بەریتانیا بەڵام دەبوو بۆ کارەسات بۆ خەڵکی کورد بەڵام خۆشببختانە ئەمە ڕووی نەدا. کاک دکتۆر عادل لە پاریسەوە ئەم بڕیارە کاتێک کە سندرا دوای ئەوە دێنە سەر لێکەوتەکانی ئەم بڕیارە و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بەڵام ئەم بڕیارە کە قسەی لەسەر کرای پێشتر هیچ پێشینەیەش نەبوو وەکوتمان بڕیارێکی زۆر زۆر جەریئانە بوو. سەرۆکی پێشووی ئەو کاتەی نەتەوە یەکگرتوەکان دەڵێ بڕیارەکە لە ڕووی یاسایی و یاسایی نەبوو بە تایبەتی دروستکردنی هێڵی 36 و ئەمانە بۆ چکە ئەمانە تەداخل بوو لە سیادەی وڵاتێک کە پێدەگوترا عێراق. بەڵام ئەوەی گرنگەوەیە کە پێشینێک نەبوو تاکەشت ئەزمونێکی تۆزێک هاوشێوەی ئەمە هەبوو بێ بۆ ئەم وڵاتە زلهێزانە بۆ نەتەوە یەکگرتوەکان ئەو ئەزمونە بوو کە لە یوگزلاڤیا هەبوو. چۆن ئەم جورئەتە هاتە پێشەوە و چۆن ئەم جورئەتە دواتر بوو وای لێ هات ببێ بە نمونەیەک لە وڵاتەکانی دیکەی بە تایبەتی وڵاتانی کە سیاسەتی دەرەوەی فەڕەنسا زۆر پێوە سەرقاڵە لە ئەفریقیا و لە شوێنانە وا بکە بە بڕیارێکی هاوشێوە کارەساتی مرۆیی جینۆساید دروست نەبێت. بەڵێ خۆی لە ڕاستە جەنابی کاک دکتۆر نەهرۆ خۆتەزانی سیستمی ئینتەرناسیۆنال لەسەر دوو پرەنسیپە ڕۆ بەڕێوە. پرەنسیپی یەکەمیان بریتێ لە کۆمەڵێک ڕێککەوتن کە وڵاتانی سیستمی ئینتەرناسیۆنال لە چوارچێوەی نەتەوە یەکگرتوەکانە لەسەری ڕێککەوتون و هەوڵەدەن بەتە ئەوەندەی ممکن بێ ڕێز لەو پرەنسیپانە بگرن. بەڵام خۆ دەزانی حکایەتەکە لەوێ کۆتایی نایەت چونکە پرەنسیپێکی تر هەیە خاڵێکی تر هەیە کە هەمیشە شتەکان ئەگۆڕێکە ئەوش پێ ئەوترێ لە زانستە سیاسەکانە کە ئێمە بە دەرس ئێڵێنەوە خۆتاگات لێتی پێوترێ پەیوەندەکانی هێز بە زمانی فەڕەنسی پێوترێ لێ راپۆر دو فۆرس ینی پەیوەندەکانی هێز بریتێ لەشی بریتێ لەوەی کە لە کاتێکا پەیوەندەکانی هێز لە وڵاتێکە ئەگۆڕێت لە وڵاتێکی لۆکاڵیا لە وڵاتێکی هەرێمایەتیە یاخود لە وڵاتێکی کە پێ باڵێن دەسەڵات ئەوەی پێوترێ لا پیوسانس ئینتەرناسیۆنال یان باڵێن هێزی جیهانی هێزێکی جیهانیە کە پەیوەندەکانی هێز ئەگۆڕێت ئەو کاتە پراکتیکەکانش ئەگۆڕێن لەگەڵەیە ئەوەی کە لە ئێمە ئەبێ لێی تێ بگەین ڕاستەکەی من دڵنیام کۆمەڵێک خاڵ هەن کە زۆر گرنگن بۆ نمونە ڕۆڵی پێشمەرگە زۆر گرنگە کە بە هەند وەربگیرێ ڕۆڵی میدیا کە گرنگە بە هەند وەربگیرێ میدیا بە ڕۆژنامە نووسەکانیشەوە ڕۆڵی دیاسپۆرای کورد گرنگە کە بە هەند وەربگیرێ بەڵام لە هەموو ئەمانە گرنگتر دواتر ئاخر بڕیاری گۆڕینی هێزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یعنی چی ینی ئەوە ینی پەیوەندەکانی هاوپەیمانی ئەگۆڕێن جێگۆڕکیان پێ ئەکرێ ئەوانەی کە تا دوێنێ دۆستی سیستمی ئینتەرناسیۆنال بوون لێرە بەدوا ئەبن بە دوژمن ئەوانەی کە تا ئێستا دوژمن بوون بێلایەن بوون لە گۆڕینی ئەم پەیوەندیانەی هێزە بەتایبەتی لە عێراقا ئەو کاتە پێهینەکانیش ئەگۆڕن ینی بڕیارەکان گۆڕانکاریان بەسەر هاتووە پراکتیکەکان گۆڕانکاریان بەسەر هاتووە جۆری تەداخل و دەستێوەردان گۆڕانکاریان بەسەر هاتووە
کە ئێمە کە وەکو KRG ئێستا هەین ڕاستە بەشێکی گرنگی پەیوەندی بە خۆمانەوە هەیە، بەڵام بەشە هەرە سەرەکیەکەی پەیوەندی بە ئەو گۆڕینی هاوپەیمانەتی و گۆڕینی هێز و گۆڕینی بەرەکانە کە لە عێراقا ڕوویداوە. یعنی چی بەڕینی گۆڕینی بەرەکان؟ ینی لە 90ەوە کاتێک سەدام حوسێن کۆی داگیرەکە ئیتر سەدام حوسێن ئەو هاوپەیمانە ستراتیژیە بەهێزەی ڕۆژئاوا نییە لە بەرامبەر جمهوریەتێکی ئیسلامی ئێرانی منبوزە کە ئێمە ئامادە بین چەکی کیمیایی بینێ، کە ئێمە ئامادە بین لە ڕووی داراییەوە بە بێ سنوور پشتیوانی بکەین، کە ئێمە ئامادە بووین لە ڕووی سیاسی و جێوپۆلیتیکەوە پەیوەندەکان گۆڕاون. بۆ نمونە کەساتێکی وەکو شارزێباری لە یەکێک لە دۆکیومۆنتەکانەکە لە فەڕەنسا تازە بڵاو بۆتەوە باسی ئەوە کات لە ساڵی 1990 ئەڵێ ئێمە خەونمان بەوە ئەبینی کە موظفێکی پلەسێ لە وەزارەتی دەرەوە ببینین لە شرکەساتی هێرشکردن بۆ سەر کۆیت ئێمە وا لێ کات کە لەگەڵ وەزارەتی دەرەوە وەزیرەکانە کۆ ببینەوە. ئەمەش با خاڵێک هەیە دکتۆر نارۆ ئاماژەی پێ بدەم بە خێرایی کە بریتێ یعنی تەن ئەوەی کە وا لە ئێمە ئەکات کە بڕیارەکە دەربچێ بە تەنها ڕاستە کۆڕەوەکە زۆر گرنگە، ڕاستە مەئاسات و قەیران و کارەساتەکان زۆر گرنگن، بەڵام خاڵێکی تر کە زۆر گرنگە کە بەداخەوە وەکو پێویست کاری لەسەر نەکراوە نە لە بوارە ئەکادیمیەکانە نە لە بواری کۆمەڵگای مەدەنیە و تەنانەت لە بواری دۆکیومۆنتاسیۆنی شاکاری لەسەر نەکراوە ڕەهەندێکە نیڤۆیەکی ترە با بڵێن چی پێ وترێ بە زمانی کوردی ئاستێکی ترە کە کارمان لەسەری نەکردووە. ئەوەش ئەوەیە کە سەدام حوسێن کاتێک بەشێکی زۆر لە جنوب لە دەست ئەدات وانە لە کۆی هەر هەژدە پارێزگاکە تەنها 3 پارێزگای بەدەستەوە ئەمێنێت لە چرکە ساتێکە وانە لە دوایە بە لە ڕێگای ڕێگە پێدانی هێزەکانی ئەمریکاوە پارێزگاکانی باشوور سەر لە نوێ ئەگرێتەوە، بەڵام گرتنەوەی تێریتوار ینی با بڵێن تێریتۆری ینی خاک مانای ئەوە نییە کە ئەم ڕژێمە سەر لە نوێ کرێدیبلیتێ و میستاقەتی بدرێتەوە نا ئیتر کۆمەڵگای ئینتەرناسیۆنال خۆی بۆ ئامادەبوون ئامادەکردنی خۆی ئامادەکە بۆ گۆڕینی گەورە لە عێراقا. گۆڕینی گەورەش لە عێراقا ڕاستەوخۆ ئەمان باتەوە سەر ئەو ئەکتەرانەی کە کۆمەڵگای ئینتەرناسیۆنال پێویستی پێیانە. یەکێک لەو ئەکتەرانەی کە کۆمەڵگای ئینتەرناسیۆنال پێویستی پێێتی بۆ ئەم گۆڕانکاریانە بریتێ لە ئەکتەری کوردی کاڵم ئەکتەری کوردی بە شێوەیەکی گشتی ئاڵم باس لە حیزبێک گروپێک ناکەم. ئەکتەری کوردی لە ناو پەیوەندی جیۆپۆلیتیکی و یادەوەری دەستە جەمعی جیۆپۆلیتیکی کۆمەڵگای ئینتەرناسیۆنالە هەر لەو چرکە سادەوە کە سەدام حوسێن کۆی داگیرەکە وەکو ئەکتەرێکی بەهێز مامەڵەی لەگەڵاکراوە وەکو ئەکتەرێک لەسەر کێ ئەتوانین ئێمە گرەو بکەین. ئەم ڕەهەندەوەکو پێویست ئێمە نە ئێمە و نەدرەوە ئێمەشکاری لەسەر نەکرداوە کە بۆچی ئەوان فەڕەنسا زۆر سوور بوو. فەڕەنسا نەک هەر لەو چرکە ساتا سوور بوو بەڵکو لە 1992ەوە تاوەکو 2001 بە درێژایی ئەم 30 ساڵە لە چرکە ساتێکا پشتی لە کورد نەکردو، بەردەوام لەگەڵ کووردا بوو. ئەمریکا بەردەوام لەگەڵ کووردا بوو، بەریتانیا بەردەوام لەگەڵ کووردا بوو، وڵاتانی یەکێتی ئەوروپا لەگەڵ کووردا بوون، تەنانەت دواتر رووسیا و سین و وڵاتانی تر بۆ چونکە هەموو ئەو وڵاتانە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی خۆیان بەو شێوە بینا ئەکەنەوە کە کورد ڕۆڵێکی سنترالی هەبێتایە و بەبێ کورد ڕۆژهەڵاتی نوێ بینا ناکرێتەوە چونکە ئەزانن هەم لە ڕووی کانتیتی ینی با بڵێن چەندایەتیەوە هەم لە ڕووی چۆنایەتیەوە کورد چۆن ئەتوانێت کارایی خۆی لەسەر ئەم بیناکردنەوەی دابنێت. دکتۆر عادل پرسیارێکی زۆر بەجێ هاتە پێشەوە حەزم لێ لە کاک فەلاحی بکەم هەر لەسەر ئەم بابەتە کە ئاوا هەموو دنیا لەگەڵ کووردە ئەی کورد خۆی لەگەڵ خۆیەتی ئەوەی کاکە دکتۆر عادل باسی کرد بێگومان هەرێمی کوردستان سەلماندی کە فاکتەرێکی سەقامگیریە ئەزمونێکی دیموکراسی خستە پێشەوە و توانی ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە ڕاستە. ئەگەر ئێمە سەیری ئەو بەیانانە بکەین کە لە هەرێمی کوردستان دەرچوو لە یادکردنەوەی ئەم بەرنمەیە کە ئەمە نەک هەر خۆمان هاوپەیمانە نێو دەوڵەتیەکانیش ئەوانێکەوە بەشدار بوون لەو پرۆسەیە وانەی لە 91 ڕەوشی هەرێمی کوردستانیان بینی ئەو کۆچرەوەیان بینی دەڵێن ئەوەی ئێوە بدیتان هێناوە جێگەی باوەڕ نییە. زۆر هاتوونەتە پێش ڕاستە کەم و کوڕی هەیە دەکرا زۆر باشتر بێ هێشتا ڕێگایکی دوورمان لە بەردەماوە بەڵام ئەوەی بەدی هاتووە سەلماندمان کە ئێمە فاکتەرێکین بۆ سەقامگیری
و ئەمریکا بریتانیا فەرەنسا وڵاتانی تر سەقامگیریان دەوێت لە ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیانەوێ پشتیوانی لەو لایەنانە بکەن کە لەگەڵ ئارامی و پێکەوە ژیان و لێبوردەین ئەزمموی هەرێمی کوردستان ئەزمموونێکی سەرکەوتووە ئەو لێبوردەیەی لێرە هەیە ئەو سەرکەوتوونەی کەوە لێرەوە ڕاستە ئێمە وەکو خۆمان بۆ خۆمان باش نین کێشەمان هەیە بەڵام هەوڵی بەردەوامیش هەیە بۆ ڕێخستنی نێوماڵی کوردستانی بۆ لایەنە کوردستانیەکان بەیەکەوە دانیشن پرسەکان چارەسەر بکەن یەک ریزی خۆمان بپارێزین یەک گوتاری هاوبەشمان هەبێت بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو کێشانەی کە دێتە پێشەوە ڕاستە فەرەنسا ڕۆلی بەرچاوی بینی بەریتانیا ڕۆلی بەرچاوی بینی تورکیا و ئێران لە حەوادنەوەی یاکردنەوەی دەرگا لە کاتی کۆچرەوەکە بەڵام بەبێ ئەمریکا و بەشداری کارای ئەمریکا ئەم پرۆسە گەورەیە ئەنجام نەدەدرا هەرخۆی فەرەنسا و بەریتانیاش مەبەستیانەوە بوو ینی دەیانزانی ئەو کاتە بەبێ ئەوەی ئەمریکا ببێ بە بەشێک لە هاوپەیمانیەکە سەری نەدەگرێت ئەو یەک خاڵێکی ترش دەنابێت ئاماژەت بۆ کرد کە گوتت ئەوە ریسکێک بوو وەریانگرت بڵێ سیاست مەداران سەرۆک و سەرۆکوەزیرانی وڵاتان کاتێک قەیرانێکی لەم شێوەیە دێتە پێش ئەوان لە بەردەم دۆڕیاری بڕیاردان و بڕیار نەدانن بڕیاردان وجدان و ئەو ڕایگشتی و ئەو فشاری لەسەریان وا دەکات کە بڕیارێکی لەو شێوەیە بدەن بەڵام ئایندەی سیاسی خۆیان لەوانەیە بخەنە سەنجی مەحەکەوە بدۆڕێنن بۆیە گرنگ بوو ئەو ئەزمونەی لە هەرێمی کوردستان هاتەکایەوە ئەو سەرکەوتنە بۆ مای ئەوەی کە ئەوان هەست بە شانازی بکەن و ئێمە کاتێککە پێشوازیمان لە سەرۆکوەزیرانی پێشووتری بەریتانیا سێر جۆن میجر کرد کە هاتە هەرێمی کوردستان زۆر خۆشحاڵ بوو کە ڕۆڵی بینیوە لەم بەرنمەیە وەزیری دەرەوەی فەرەنسا کە سەردانی کردین و زۆربەی کەسایەتیە ئەمریکی بریتانی فەرەنسی هۆڵندی ئەوانەی کە هاتبوون بۆیە گرنگە بەرچاوڕوونی گرنگە ڕێخستن بەرنامە ڕیزی گرنگە تاوەکو بتوانانی ئەو بەرنامە جێبەجێ بکرێت کۆمەڵێک فاکتەر و لایەن هەن بوو نەماهی سەرکەوتنی ئەم پرۆسەیە لە هەرێمی کوردستان و لە دەرەوەش بەڵێ دکتۆر کامران یەکێک لەو کەسایەتیانەی کە پێویستە ئاماژەی پێ بدەن لێرە ئەویش ڕۆڵی ئانکلۆدە ئەندامی پەرلەمانی ئەو کاتەی بەریتانیا لەسەر لیستی پارتی کرێکاران ئانکلۆت 5 ڕۆژ لەگەڵ ئاوارەکان لەسەر سنوورمایەوە کاتێک کە گەڕایەوە بەریتانیا لە دانیشتەکەی ئەنجومەنەکەدا لەوەی کە قسەی دەکرد بە گریانەوە باسی ئەو کارە ساتەی دەکرد کە خەڵک ڕۆژانە ئەو دەیگوت لە نزیکەی 500 تا 1000 کەس لەسەر سنوورەکان دەمرێ ڕۆژانە خەڵک ماڵ و حاڵی تێک دەسێ ڕۆژانە خەڵک بەرەو ئایندەیەک دەڕوا نازانی چی بەسەر دێ ڕۆڵێکی گرنگی هەبوو ئەمە ژوای کرد هەم لە پارێزگارەکان و هەم لە پارتی کرێکاران ئەو کاتە لە پەرلەمانی بەریتانیا هاودەنگ بن بۆ بابەتێکی ئاوە ئەمە بۆ گرنگە چونکە هاوشێوەی ئەوە زۆر بڕیاری تر سندراوە لە ئەنجومەنی نەتەوە یەکگرتوەکان و ئەو وڵاتانە بۆ نمونە لە ڕواندا ئەو کاتێک کە هەموو وڵاتان کۆبنەوە کە بڕیاریشی هاوشێوەیان دەرکرد بۆی ڕێگا لە جینۆساید بگرن بەڵام نەیانتوانی سەرکەوتو نەبوو چی وای کرد جگە لەو کە پرسیارەی لێ بکردی لەسەر یان ئەو ڕوونکردەوەی لەسەر ئانکلۆددام بەڵام چی وای کرد ئەم ئەزمونە سەرکەوتو بێ بەڵام لە وڵاتێکی وەکو ڕواندا ملیۆنە خەڵک بە جێنۆساید لە ڕێگای جێنۆسایدە لەناو ببردرێت ئانکلۆید بەڕاستی ڕۆلێکی زۆر گرنگی هەبوو زۆر دۆستێکی زۆر باشی کووردە لە کۆنەوە ئانکلۆید حتا لە نهایەتی هەفتاکانەوە لەگەڵ معارەزەی عێراقیش دەوری هەبوو لێرەم بە یارمەتی ئانکلۆید تەنزیم منەظەمەیەکیان دروست کرد بە ناوی کاردریەوە کە لەگەڵ عێراقیەکان دروستیان کرد معارەزەی عێراقی بوون و دەورێکی زۆر مهمیان هەبوو لە پاش بە لە عینی وەختیشا زۆر یارمەتی کوردی ئەدا ئانکلۆید و دەورێکی مهمی هەبوو لەو کاتە و فعلا چوو بۆ کوردستان و هاتەوە حتا لە وەختی خۆی لە بیرمە لە هەنێ کوردایان وت کە ئانکلۆید مەلیکەی کوردستان ئەو لینەشیاندا پێی ئەو لەقەبەیاندا پێی اینجا ئانکلۆید لە بەرلەمان و لە عینی وەختیشا لەگەڵ کوردەکان دەورێکی زۆر باشی هەبوو و لە کاتی حتا مفاوەزاتی بینی کورد و بەغا
عینی شت ئانکلویت دائما هەوڵی ئەدا کە کورد بتوانێت شتێکی دەست بکەوێت. اینجا ئەوە بۆچی لە کوردستان ئەوە سەری گرت و لە جێگایەکی تر سەری نەگرت؟ خۆت ئەزانی چونکە کوردستان ئەو وەختە یعنی هەموو دنیا دژی عێراق بوون، شەڕی عێراق کرا لە پاش کوێیت. اینجا لە جگە لەوەش ئەو ناوچەیەکی زۆر مهمە بەنسبەت غەرب و بەنسبەت ئەمریکا و لە ناحیەی جیۆپۆلیتیکەوە دەورێکی زۆر مهمی هەبوو، فەرقی زۆرە لەگەڵ ڕەواندا. ئەوانە بوو هەمووی بوو بە سەبەبێکی ئەوە کە بتوانێت ئەو وەزع دروست بکەن لە کوردستان کە لە پاشان وەکو میوانەکان باسییان کرد، ئەمە تەتەوری کرد و بوو بە هەرێمی کوردستان. پاش ئەوەی چکەوە شتێکی زۆر مهمش بوو کە معلوم بوو دوایی پاش ماوەیەک کە ئەمریکا ئەکشێتەوە لە کوردستان. لەبەر ئەوە زۆر لایەن هەوڵیاندا کە کورد ئەبێ بتوانێت پێشاندا کە ئەتوانن خۆیان ئیدارەی خۆیان هەبێ و ئەتوانن خۆیان بەڕێوە وەزعی خۆیان بەڕێوە بەرن و کە لە مانگی شەش بوو لام وایە کە ئەمریکا ئیتر کشایەوە لە کوردستان. بۆ ئەو ماوەیە کورد بەرەی کوردستانی توانی ئەو وەزع دروست بکە و پاش ئەوە ئیتر انتخابات کرا لە کوردستان و ئەوە دەورێکی مهمیشی هەبوو بۆ ئەوەی کە یعنی نەکردە هەموو تقریبا غەرب بۆ ئەوەی تاییدی کوردستان بکە و قەناعەت بێنن کە کورد ئەتوانێ خۆی بەڕێوە بەرێ. بەڵێ کاک فەلاح، وەکو بەرپرسێک نا بەڵام وەکو هاوڵاتیەکی کوردستان ئێمە زۆر باس لەوە دەکەین کە دەستکەوتی گەورەمان هەبوو لەم 30 ساڵەدا، بەڵام پێت وایە دەستکەوتەکان نەدەکرا زۆر باشتر بن، کەم تەرخەمی لە ئێمەدانە وەکو وتم وەکو هاوڵاتیە کامەرانیش باس لەوە دەکات کە ئێمە توانیمانە بە جیهانی بڵێن دەتوانین خۆمان ئیداری خۆمان بکەین، بەڵام تۆ لەو ئیدارەدانە ڕازیان دەکرا باشتر بواە؟ ئەم خاڵێکی گرنگ ڕاستە بڕیاری 688 کاردانەوەیەک بوو بۆ ڕێگەگرتن لە کارەساتێکی مرۆیی، هاوسۆزی و پشتیوانیەکی زۆر پیشاندرا، بەڵام ئەو هاوسۆزی و پشتیوانیە تەنها بۆ ئەو ڕۆژە نەبوو، تەنها بۆ ئەو کاتە نەبوو. شۆڕشی کورد و بزرگنەوەی ئازادی خوازی کورد بەر لە نەوەتیەکیش هەبوو، پەیوەندی شۆڕشی کورد لەگەڵ جیهانی دەرەوە هەبوو، هاوسۆزی و پشتیوانێکی زۆریش هەبوو لەگەڵ دۆزی ڕەوایگەلی کورد. بۆیە کاتێک کە ئەوە هاتە پێشەوە ئەو بەدەنگەوە هاتنە و ئەو پشتیوانیە بۆ مای ئەوەی کە ئەو بڕیارە دەربچێت کەواتە تەنها لایەنە مرۆییەکە نەبوو کە لە ئاکامی ئەو ڕووداوانە هاتە پێشەوە، بەڵکو پاشخانێکیشی هەیە کە بەر لە 91 شۆڕشی کوردی توانیوێتی بۆ خەڵکانێک بسەلمێنی کە گەلێکی ستەمدیدەیە زوڵم لێکراوە، مافەکانی زەوت کراوە. وەکو هاوڵاتیەکی کوردستانی بەڵێ دەکرا باشتر بێت و ئەمڕۆمان باشتر بواە، بەڵام دەبێت ئەوەشمان لەبیر نەچێت هەرێمی کوردستان هەرێمێکە وڵاتێکی سربەخۆنیە، خاوەن سەروەری نەبووە و زۆر ئاستەنگ و ڕێگر لە بەردەمی هەبوو کە نەیتوانیوە وەکو پێویست هەنگاوەکانی بکە، چکەمە بەشێک بوون لە عێراق و لە چوارچێوەی عێراقیش ئێمە کارەکانمان یان هەنگاوەکانمان سنووردار بووە. ڕاستە لە ناوخۆ ئاستەنگ هاتۆتە پێش و ئاستەنگی دەرەچیشە بووە لە وڵاتانی دراوسێ و دوورتریش ڕێگەکەمان هێندە ئاسان نەبووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوەی بەدی هاتووەش بەکەم نازانرێ لەبەرەوەی لەو کاتانێک کە لەگەڵ ئێمە پرۆسەی دابینکردنی ئارامی هاتە پێشەوە، پرۆسەی ئۆپەرێشن ریستۆر هۆپ لە سۆمال هاتە پێشەوە، بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان بەدیهات زۆر زیاترە لەوەی کە لەوێ بێت کە ئەمریکا کشایەوە هێزەکانیان هێزی سەربازی کشانەوە تەنها پاسەوانانی UN نەتەوەی گرتوەکان لێرەمانەوە ئەوانش تەنها چەکی سوچیان پێ بوو، کەواتە
ئەوەی ئەزمونونەکەی پاراست و هەرێمی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان بوو کەواتە ڕۆڵێکی گرنگمان نەبوو خەڵکی هەرێمی کوردستان خۆراگری هەرێم خۆراگری هێزی پێشمەرگە وەسیا سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی بەرچاویان جێرا بەڵام ئەو ناوچەی لێ دەژین ناوچەیەکی سەختە پڕە لە ململانێ و سنوورداری تواناکانمان وای کردو کە نەتوانین لەوە باشتر ئەزمونونەکەمان زیاتر بینە پێش. دکتۆر عادل باس لەوە کرد کە ئەم وڵاتە زلهێزانە لەو کاتەوە تاوەکو ئێستا پاڵپشتی لە کوور دەکەن بە تایبەتی وڵاتێکی وەکو فەڕەنسا. پرسیارەکە لێرەدا ئەوەیە 30 ساڵ دوای بڕیاری 1688 تاکەی ئەم نەتەوانە وا سەیری کوردەکەن لە ڕوویەکی مرۆییەوە سەیری کوردەکەن بۆ ڕێز لە بڕیاری خەڵکی کوردستان ناگرن کە کاتێک بەرەو سەر بەخۆی دەچێت تاکەی سەروەری خاچی عراق لە لای وڵاتانی زلهێزەوە گرنگە کەچی لەناو عراقیەکان ئەم سەروەریە بوری نەماوە. لە ڕاستیات دکتۆر ناهرۆبە من بە شێوەیەکی کە خوێندنەوە بۆ واقعەکە بکەم یاخود بۆ شێوەیە واقعەکە بخوێنمەوە کە عقلی سیاسی ڕۆژاوا خوێنێتەوە ئەوەی کە جەنابەتەی فەرموویت بێگومان تەواو شەرعیە بۆ چونکە خوێن گزارش لەی نەکەی گزارش لە خەیاڵدانی مرۆڤێکی کوردیەکەیتە گزارش لە خەون و ئارزوو ئیرادەیەکەکەی گزارش لە مێژوویەکەکەی بەڵام گرفتەکە لەوایە کە وڵاتانی سیستمی ئینتەرناسیۆنال ئەو خەونەی تۆ بەو شێوەیە نابینن واقعەکەی تۆ بەو شێوە نابین ئارزوو چاوەڕوانەکانی تۆ بەو شێوەیە نابینن وڵاتانی سیستمی ئینتەرناسیۆنال هەل لە واشنگتنەوە بیگرات ئاگاتە لۆندن و پاریس و بەرلین و پێکین و مۆسکۆ چاکەزانن کە ئێمە لە کاتێکە ئەو هەموو هاوکاریی 30 ساڵە بەبێ بڕین ئەو پشتیوانیە سیاسی 30 ساڵەی بەبێ بڕین حکوومەتی هەرێمی کوردستانەکەن تەواو شەهرن بەوەی کە تۆ تا ئێستاش هێزی پێشمەرگەت یەکی نەگرتووە ناڵم یەکی نەگرتوتەوە چونکە هێزی پێشمەرگە یەک نەبووە تا یەک بگرێتەوە وانە هەر بەجیایی ئێمە دەستمان پێکردووە تا ئێستاش هەمومان ئەزانین کە جیاین و تا ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی پەرلەمانی کوردستان و جێگرەکانیان داوای ئەواکەن کە بەرزووترین کات هێزەکانی پێشمەرگە یەک بخرێن وانە بەڵێ زۆر بە کورتی کاتمان زۆر کەم ماوە باشە بە کورتی ئەمەوێ بڵم کە ئەو وڵاتانە پشتیوانی کوردەکەن لەبەرەوە نیە هێزێکی پێشمەرگەی بەهێزی یەکگرتووی هەبێ سوپایەکی بە یەکگرتووی هەبێ لەبەرەوە نیە ژێرخانێکی ئابووری بەهێزی هەبێ چونکە ئازانین کە ژێرخانی ئابووری بەهێزمان نییە ئێمە وانە لەبەر ئەوە نییە کە ئێمە سیستمێکی کۆمەڵاتی بەهێزمان هەیە لەبەر ئەوە نییە کە ئێمە بانەڕۆمە ناو تەفاسیلەکەی وا دیارەکاتت نییە بەڵکو ئەوەی کە وا ئەکات کە سیستمی ئینتەرناسیۆنال هاوکاری ئێمە بکە ئەو ئاخر ڕستەی توەیە کە من بە پێشەوانەکەی عالم کە ئێمە لەوە دەرچوین کورد لەوە دەرچووە کە سیستمی ئینتەرناسیۆنال لەسەر ئاستی ئیمانیتەر یعنی با بڵێن چی پێوترێ خێرخوازی مامەڵەمان لەگەڵا بکە یاخود مرۆڤ دۆستی مامەڵەمان لەگەڵا بکە لێرە بەدواوە کێشەی کورد و بە کورتی عەرز دەکەم دکتۆر نارۆ کێشەی کورد و پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە دۆخی قوربانیە و پەڕیوەتەوە بۆ دۆخی ئەکتەر ئەوەی کە جەناب فەرمی بۆ وڵاتانی سیستمی ئینتەرناسیۆنال ڕێز لە ئێمە ناگرن ئەوان مەوزوعەکە لەوە دەرچووە کەس ڕێز لە کەس من هاوڕام لەگەڵ ئینتەرناسیۆنالە ئەوەیە یا سرە بڕی یا سرت بڕاوە یا ئەوەیە هاوڕام دکتۆر آخر ڕستاڵم زۆر داوای لێبردنەوە لە برادران لە ستۆدیۆ پێم دەڵێن کات بە تەواوەتی تەواو بوو ناتوانم ناوی تەنانە ئەو سێ میوانەش بێنم زۆر سپاسی هەمووتان دەکەم کە لەگەڵ ما بوون بە ڕێزان هیوادارین لە یۆبیلی زێڕینی ئەم بڕیارەدا لە وڵاتێکی سربەخۆ ئازاد یادەکە بکەینەوە شەوتان شاد